طبعا ئێمە لە وەزارەتی تەندروستی 1850 پلەمان وەرگرتووە. ئەو 1850 پلەیە بە چەند قۆناغێک بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران با هەمەنجی لەگەڵ وەزای دارایە هەتا ئێستا نزیکەی 900 پلەیان بۆ دامەزراندوین و ئەو 950 خود ئەو 1000 پلەی تریش کەماوە وردە بۆمان دامەزرێنن. پزیشکی دەرمانسازن، پەرستاری زانکۆن لەگەڵ پزیشکی ددان بۆ هیوایی کە بتوانین لە مستەقبەلی شا لە داهاتووشە هەندێک لە بەشەکانی تری پێویستیش وەکو مەسلەی بێهۆشکاری و مەسلەی تیشک و ئەوانش دامەزرێنین. ئەوانەی کە ئێستا ئەوەی دامەزران و 2014 و ئەوەی لە داهاتووە دامەزرێن 2015 و 16. ئێمە هەموویمان دامەزراندووە، پزیشکمان دامەزراندووە، پزیشکی ددانمان دامەزراندووە، دەرمانسازمان دامەزراندووە، کۆلێژی پەرستاری دامەزراندووە. ئەوانەی کە ڕەخنە دەگرن پەیمانگاکان و هەندێک کۆلێژن، ئەوانیش بەپێی ئیمکان خۆتان نەزانن قەیرانە، بەپێی ئیمکان و ئەگەر شوێنی بەتاڵمان هەبوو ئێمە ئیشیان بۆکەین لە ئەنجومەنی وەزیرانەوە. لە کەرتی تایبەت ئەتوانن ئیش بکەن، لە کەرتی تایبەت ئیش هەیە و ئەتوانن ئیش بکەن و ئەتوانن لە هەموو نەخۆشخانە ئاهلەکان کاری خۆیان بکەن.